لە هەرێمی کوردستان مؤسساتمان نییە مؤسساتی دەوڵەت بیان هەرێم بیان ئەو مؤسسات و دامەزراوانە هی خەڵکی هەرێمی کوردستان بی مؤسسات هێزی سەکداریمان هەیە سەر بە حیزبە لەناو حیزبیش سەر بە بنەماڵەیە لەناو بنەماڵش زاری وایە هێزی فلان مەسئول هێزی فلان بەرپرس هێزی فلان لیوا یعنی دەڵێن لیوای فلان شخص ئەوە بەڕاستی لە دەوڵەتی دیموکراتی بە هیچ شێوەیەک زۆر باشە تەنانەت لە ڕووی دەسەڵاتەوە تەماشا دەکەین دامەزراوە پەروەردەییەکان دامەزراوە زانکۆیەکان زانستیەکان کەوا باڵاترین دەتوانین بڵێن باڵاترین دامەزراوەی زانستی و پەروەردەیی لە وڵاتان بریتێ لە زانکۆ و لە قوتابخانەکان تەنانەت ئەوانش بە حیزبی کراون مؤسساتی دەوڵەت نینە بەڵکو مؤسساتی حیزبینە بۆ بەڕێوەبەرێکی نەک تەنها سەرۆکی زانکۆ و ڕاگری کۆلیژێکیان بەڕێوەبەری قوتابخانەیە بۆ بەڕێوەبەرێکی بچووکی باخچەیەکی ساوانی لاچەپ دەبێت بەرپرسەکەی ئەو بەڕێوەبەرە دەبێت تەسکیە حیزبی هەبێت لە حیزبەوە دادەنرێت لە حیزبەوە لادەدرێت یەکەم کاری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان و ممارەسەی کاری ئۆپۆزیسیۆنی کردی فشاری کردبی لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانە لە 2009 تا 2013 بەڵام بەداخەوە ئەویش پشووی زۆر تەنگ بوو و نەیتوانی بەردەوام لەسەر ئەو کارە ئۆپۆزیسیۆنیە فشاری خۆی بکە تەنانەت ئەوەی کەوا گۆڕان کردی لە قۆناغی ئۆپۆزیسیۆنی 4 ساڵی زۆر زیاتر بوو لەو ساڵانی کەوا لە حکوومەت دابوو لە دەسەڵ بەشێک بوو لە دەسەڵات فشارەکانی زۆر گەورەتر بوو سیر دەکەین تەنها لەو 4 ساڵەدا ئۆپۆزیسیۆن توانی نزیکەی 77 یاسا دەرکا 2 بڕیار دەرکا و بیتە ڕەقیبێکی بە قوت فشار بخاتە سەر دەسەڵات تەنانەت جاری واگەری لێک بەیاننامەیان دەرکرد بێ حزبەکانی دەسەڵات وای لاتووەکەوە لە ئینزار دابن حزبەکانی دەسەڵاتیان گوت لەبەر ئۆپۆزیسیۆن ئێمە ناتوانین چاکسازی بکەین باشە ئۆپۆزیسیۆن نەچەکداری هەیە نا دەتوانین دەستت بگرن نا حکوومەتە عەرقەلە بکاتە ناو ئیشوکارەکانت چێ دەستی گرتووی چاکسازی بکەیت تەنها ئەوەیە بەرژەوەندەکانی خۆتەوا لێ دەکەوە چاکسازی ئەنجام نەدەیت تا ئێستا بەڕاستی ئۆپۆزیسیۆنی شەقام ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە و ئەو توانیتی تا ڕادەیەکی زۆر فشار بخاتە سەر حکوومەت و دەسەڵات و بەداخەوە حزبەکانی ئۆپۆزیسیۆن هەر دەستەوەستان دانیشتن سەیری شەقامیان کردیا بزانین شەقام تەنانەت هەندێک جاران بە ئاشکرا دێڵن دەڵێن ئێمە ئەوە نەما پێ دەکرێت با خەڵک بە خۆی بێتە جادە با بە خۆی فشار بخات نەخێر ئەوە کاری ئۆپۆزیسیۆنی سیاسی فەرمی ئەویش کاری فشار خستنە سەر دەسەڵاتە و گۆڕانکاریکردنە و محاسەبەکردنە زۆر دەڵێن بازار سەر بەخۆیە بازار سەر بەخۆ نییە بازار سەر بەو بەرپرسە باڵانەیەکەوە دەتوانن تەحەکومی تێدا بکەن و پرۆژە بدەنە فلان پرۆژە لە فلان وەرگرنەوە پارە لە فلان وەرگرن پارە بدەنە فلان بەیەک وەرەقە ئەیفۆر دەتوان سەدەها دۆنەم بدەنە فلان کەس و بەیەک وەرەقەی ئەیفۆر فەرمانێکی کارژێریان فەرمانێکی وەزاری دەتوان هەموو هەرچی مولک و سامانەتەی لێت بستێنەوە ئێستا ئۆپۆزیسیۆنمان هەیە تەنها شۆیە لە فەیسبوک لە تیلیگرام لە تیکتۆک بەڵام لە واقعدا خەڵکی لەگەڵ نییە تەنزیمی نییە خەڵکێک نییە سبێ ڕۆژێ لە سەرۆکەی بقەومێ ناتوانین 50 کەس کۆکاتەوە ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە دەسەڵاتداران پێیان خۆشە لەبەرەوە ڕەگوڕیشە هەن ناو خەڵک نییە بەڵام ئەو ئۆپۆزیسیۆنێکەوە ڕەگوڕیشە هەبێت ناو خەڵک و تعبیری تەواو لە خەڵک دەکات و داکۆچی لە مافەکانی خەڵک دەکات ئێستا سیرکە بۆ چالاکوان هەیە لە بادینان مامۆستا هەیە لە بادینان تەنانەت ئەگەر بێ کۆمنت دژایەتی دەسەڵاتی کرد بێ ئەوە سزادراوە بە 6 ساڵ و 3 ساڵ و 2 ساڵ زیندانیکردن بەڵام سەرکردەکانی حزبە ئۆپۆزیسیۆنەکان شەو ڕۆژ قسە بە دەسەڵات دەڕێن بەڵام هیچ قسەیان لەگەڵ ناکرێت چونکە دەزانی کاریگەری ئەو چالاکوانە ئەو مامۆستایە ئەو ڕۆشنبیر و نوخبێ زۆر زیاتر لەو حزبێکەوە شەو ڕۆژ بە خراپە باسی دەسەڵات دەکا دەسەڵات خۆی دەزانێت پیاوی خۆی دەناسی دەزانی چێ تەئسیری لێ دەکا و کاریگەری هەیە چێ کاریگەری نییە یعنی ئیجابی نییە بچی لە دەرەوەی پایتەختی گۆڕانکاری بچی حزبی ئۆپۆزیسیۆن دروست دەکەی بەداخەوە حزبەکانی ناڕازی ئۆپۆزیسیۆن زۆربەی هەرە زۆریان دەتوانین بڵین ئەگەر نەڵێن لە 100 بەڵام لە 95 سەرکردەکانیان و تواناکانیان و ڕوئیا و پرۆژەکانیشیان لە سنووری سلێمانیەوە دەردەچێ بۆ هەولێ کەچی خودی خۆی ئۆپۆزیسیۆن دەبی هەموو سوقل و توانا و سەرکردەکانی لە پایتەختەوە بتوانین گۆڕانکاری بکە پایتەختیان بەداخەوە بەجێ هێشتوو بۆ دەسەڵاتداران بۆ حزبەکانی دەسەڵات و ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێ
ئایندەی هەرێمی کوردستان بەداخەوە هەتا زۆر زاران دەڵێن مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستانە. من دەڵێم گەورەترین مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان بریتێ لەو حزبانی دەسەڵات کەوا هەرێم کوردستان بەڕێوە دەبن بەو شێوازە خراپە، بەو شێوازێکەوە خەڵک وای لێ هاتووە تەمەنا هیوا بخوازێ ئومێد بخوازێکەوە حکوومەتی عێراقی نەک تەنها کەرکووک و ناوسەدا بڕێنراوەکان کۆنتترۆل بکە بەڵکو بێتەوە هەرێمی کوردستانیش کۆنتترۆلکە کەواتە گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان حزبەکانی دەسەڵاتن. دوو ئەو نەتائیجی ئەنجامی ئەو بەڕێوەبردنە خراپەی هەرێمی کوردستان وای لێ دەکاکەوە هەرێمی کوردستان بەرەبەرە بچووک بێتەوە. ئێمە لە چەندین مناسبە و لە ڕیفراندۆمەوە هەموو دەسەڵاتداران و حزبەکانمان ئاگدار کردەوە ڕایگەشتیمان ئاگدار کردەوە ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان بەرەو بچووکی بێدەسەڵاتی لاوازی دەڕوا و تەنانەت ئەگەر پێشتر دەتوانین بڵین پشتیوانی نێودەوڵەتی و زلهێزەکانی هەبووە ئێستا وا بەرەبەرە لەبەر خراپی بەکارهێنانی دەسەڵاتەکەیان وای لێ هاتووەکەوە پشتیوانی نێودەوڵەتی زلهێزیشان نێشتووە ئێستا وای لێ هاتووە بە ئاشکرا یعنی بزانن جیاوازەکەی ئێستا و پێش ڕیفراندۆم چۆن بووە ئێستا بە ئاشکرا نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بلاسخارد لە نەتەوە یەکگرتووەکان بە ئاشکرا لە کۆبوونەوەی فەرمی ئەنجومەنی ئاسایش دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانی حکومڕانی لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی شکستی هێناوە. یعنی لەوە زیاتر چت پێ بڵێن